لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 166 لەوانەکانی تەفسیر قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لەوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم نساؤكم حرث لكم فأتوا حرثكم أنا شئتم وقدموا لأنفسكم واتقوا الله واعلموا أنكم ملاقوه وبشر المؤمنين. بەڵێ خۆشەویستان، هەر لە درێژە و ئاتانی کە خوای گەورە سوبحانە وتعالە هەندێک لە ئەحکامەکانی ئوسرە و خێزان باز دەکا. ئیتر خوای گەورە سوبحانە وتعالە دەفەرمێ نیساؤکم حەرث لەکم، خێزانەکانتان چێلگەنە لە بۆنگۆ، خێزانەکانتان چێلگەنە لە بۆنگۆ. فەئتوا حەرثەکم ئەنا شئتم، ئیتر بستنە لای خێزانەکانتان ئەنا شئتم واتە کەیفە شئتم ئەو مەتا شئتم وەکو زانان دەفەرموون، واتە هەر کاتێکی ویستان بچن لای خێزانەکانتان، بە هەر شێوەیەک کە ویستان بچن لای خێزانەکانتان، بەڵام بەو شێوەی دەچێ لای کەوا حەرث و چێلگەیە، کەواتە ئەوەش بەڵگەیە لەسەرەوەی وەکو لە ئاەتی پێشترێ فەرمووی فأتوهن من حيث أمركم الله، لو جێگای کە خوای گەورە فەرمای پێکردێ بچنە لایەن، کەواتە لە جێگای منداڵبوون، لە جێگای منداڵبووندا کاتێکەوە پیا و دەستە لای خێزانەکەی لەو حاڵەتەی خێزانەکەی وەکو چێلگەیەکە لە بۆی، کەواتە ئەو جێگای کەوا بەروبوومی هەیە، نەک ئەو جێگای کەوا جێگای پیسیە لا حرج فی بەیاندین وەکو لە وانەی ڕابردوو باسمان کرد. ئیتر هەر کاتێکی چوون لە بۆتان هەیە، هەر کاتێک و بە هەر شێوەیەک بچنە لای خێزانەکانتان، بەڵام بە شەرتێک کە لەو کاتێکەوە لەو جێگای کەوا جێگای منداڵبوونە، بە هەر شێوەیەک بچنە لای، بە هەر شێوەیەک لە پشتەوە لە پێشەوە، بە هەر شێوەیەکەوە لە حاڵەتەکان. طبعا لە سەبەب نزولی ئەو ئاتەش وەکو زانان دەفەرمون لەو حەدیثێکەوە ئیمام بوخاری و مسلم و ئەبوو داود و ئیمام ئەحمەد ڕوایەت دەکەن لە ئیبن عەباس خوای گەورە لە خۆی بای بڕازی بی، کاتێکەوە باز لە ئەهلی کتاب دەکا، دەفەرمی دەیانگۆ إذا أتى الرجل امرأته من دبورها في قبولها جاء الولد أحول. دەیانگۆ ئەگەر بێت و پیاو لە لای لا حرج فی بەیاندین لە لای پشتەوە بستە لای خێزانەکەی، بەڵام نەک لای پشتەوە واتە عەمەلی قەومی لوتی لێگەر بکە، نە لای پشتەوە بستە لای خێزانەکەی لەو جێگای کەوا حەرث و چێلگەیە، بەڵام بەو وەزعیەتە بچیتن ئەوە منداڵیان ئەگەر ببی ئەوە منداڵەکە خێل دەبی. خوای گەورە دەفەرمیتن نساؤکم حەرث لەکم فأتوا حەرثەکم ئەنا شئتم، خێزانەکانتان چێلگەنە لە بۆنگۆ، بە هەر شێوەیەک دەستنە لای مهم لەو جێگایە بی کەوا جێگای منداڵ بوونە، کەواتە نساؤکم حەرث لەکم فأتوا حەرثەکم ئەنا شئتم. ئەوەش بەڵگەیە دیسان لەسەرەوەی وەکو لە وانەی ڕابردوو باسمان کرد لە ئاەتی ڕابردوو کەوا بە هیچ شێوەیەک نابی عملی قومی لود لەگەڵ ئافرەت بکرێتن، لەبەرەوەی کاتێک چێلگەیە کەوا لە جێگای منداڵ بوون ئیتر بە هەر شێوەیەک کەوا دەکرێ. وقدموا لأنفسكم، وقدموا لأنفسكم، ئیتر خوای گەورە دەفەرمێ وقدموا لأنفسكم، وقدموا لأنفسكم واتە لە پێشە خۆتان تاعات ڕەوان بکەن، لە پێشە خۆتان تاعات ڕەوان بکەن، واتە پێش ئەوەی بگەنە قیامەت و پێش ئەوەی مردنتان بەسەردا بێ ئەو تاعەت و عەمەل ساڵحانەی کەوا لە ئیمکانیەتتاندا هەیە بیکەن، لەبەرەوەی وەکو زاد و زەخیرەیەک لە پێشە خۆتان ڕەوانی بکەن، نەوەک بە مفلیسی بچنە ڕۆژی قیامەت، نەوەک بە مفلیسی ڕۆژی قیامەت خۆتان بینەوەکەوە هیچتان پێ نەبیتن. وقدموا لأنفسكم، دیارە وەکو زانان دەفەرمون وقدموا لأنفسكم زیاتر ئیشارەت لەوەی کەوا لە خلالی زەواج لەو کاتێکەوە پیا و دەستە لای خێزانەکەی بەو نیەتەی بچیتە لای کەوا خوای گەورە سوبحانە وتعالە منداڵی ساڵحی پێ ببەخشی تاوەکو ببیتە زاد و زەخیرە لە دوای مردنی و لە بۆ ڕۆژی قیامەتی، کەواتە وقدموا لأنفسكم بە هەموو تاعەتێک، بەڵام بە تایبەتی کە لێردا باس لە مەسئلەی عیلاقاتی زەوجی دەکا، ئیتر وقدموا لأنفسكم بە هەموو تاعەت و عیبادەتێک بە پێش بێخن لە بە ڕۆژی قیامەت، بە تایبەتیش لە عیلاقەی زەوجی
هەوڵ بدە بەو نیەتەی بچێ لای خێزانەکەت کەوا ئەوەلەن خۆت لە حەرام دەپارێزی وەکو تاعەتێکە و هەروەها خێزانەکەت لە حەرام دەپارێزی و هەروەها لە نەتیجەی ئەو نزیک بوونەوەیە منداڵێکی لێ بەپاش بکەویتن بە پشتوانی خوای گەورە تاوەکو منداڵێکی ساڵح بی دوعای چاک کردو بکە لە دوای مردنت و هەروەها ببیتە زاد و زەخیرەی قیامەتت. واتقوا الله واعلموا أنكم ملاقوه تقوای خوا بکەن وەکوتمان تەقواش بە ئەنواعی شێوە بە چەندین تعریفی کرایە بەڵام بە کورتی واتە تەقوای خوا بکەن لە ترسی خوا فەرمانەکانی جێبەجێ بکەن لە ترسی خوا خۆتان لە قەدەغەکراوەکان بپارێزن بەو شێوەی کەوا لە شەرع هاتیە. واعلموا أنكم ملاقوه بزانن ئەنگۆ دەستنەوە خزمەت پەروەردگارتان لیقاءتان هەیە دەستنەوە بەردەستی و ڕادەگیرێن لیقائێک هەیە لە بەینی بەندە و لە بەینی خوا سوبحانه وتعالى لە ڕۆژی قیامەتدا حسابتان لەگەڵ دەکا و لێپێچینەوەتان لەگەڵ دەکا کەواتە بزانە کاتێک کەوا زانیت ئەوجا کاری لۆ بکە یەقینت هەبی کەوا ڕۆژێک لە ڕۆژان لە بەردەستی پەروەردگارت ڕادەگیرێ و لە بۆ ئەو ڕۆژدەدا چ جوابێکت ئامادە کردێ وەکو هەندێک لە پیاوانی سەلەف دەفەرمون واللهی هەر قسەیەک بەسە زمانماندا هاتبی پێشوەخت حسابمان کردێکەوە جوابی چبی لە ڕۆژی قیامەتێ کە خوای گەورە فەرمووی لۆ هات گۆ بڵێم ئەوە وەڵامەکەی منە لەبەر هەندێ وام گۆ لۆ هات کرد لەبەر فڵانەشت وام کرد کەواتە واعلموا أنكم ملاقوه ئەو زۆر مهمە بەڕاستی خوای گەورە لە قورئانی پیرۆز کاتی کە ئەحکامی فقهی و یاخود ئەحکامی مەسەن ئێستا لێرە ئەحکامی ئوسەری باز دەکا لە ئەحکامی فقهی لە کتوبەکانی دیکە تەماشا دەکەی هەر باز لە ئەحکامەکان تەفسیلاتی دەکاتن ئەوە حەلال ئەوە حرامە ئەوە شێوازەکەیتی بەڵام قورئانی پیرۆز کە باسی دەکا و ڕەبتی دەکاتەوە بە عەقیدە جێبەجێ بکە ئەو فەرمانانە لەبەرەوەی بزانە کە ئەتوو دەگەی و خزمەت پەروەردگارت وبشر المؤمنين مجدب دب إيمان داران بمطلقي مجديان بيبدأ بإيمان داران لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة إيمان داران وكخوا يقول سورة يونس ده فرمي مزجينيان لبوها مجديان بيدا دري لدنيا ولا آخرة مجديان بيدا دري بوي وكل حديث صحيح في غنبدة صلى الله عليه وسلم بوي كوا رؤياي صالحة خوني تاق بخوي دي بنيان بيدا بيندري ومجدية براستي ئیتر هەرنا مژدەی خوای گەورەی پێ بدە کە لە قورئانی سونە بە ئیمانداران مژدەی پێغەمبەری پێ بدە صلی الله عليه وسلم بەرامبەر بە ئیمانداران چی فەرمووە ئیتر بەڕاستی ئیشی ئیماندار ئەوەی کەوا زیاتر مژدە دەربی لە بۆ ئیمانداران مژدە دەربی واتە هانیان بدا لە بۆ ئەو کارانەی کەوا لە نەتیجەدا خوای گەورە پاداشتی دنیا و قیامەتیان داتەوە. لە پاشاندا لە ئاەتێکدا فەرمی ولا تجعلوا الله عرضة لأيمانكم أن تبروا وتتقوا وتصلحوا بين الناس والله سميع عليم. ولا تجعلوا الله عرضة لأيمانكم واتا الله سبحانه وتعالى سوين خواردن بالله ميكنا شتيشي عارض بي واتا سوين خواردن بخوا لبو كسي كوا سوين دي خواردية فلانا شد نكا لتوربوني لسر شتيك سوين دخوا فلانە خێر نەکا یعنی لە بۆ نمونە ئەبوو بەکر خوای لێ ڕازی بی وەکو لە سوورەتی ئەننور خوای گەورە باسی دەکاتن لە دوای ئەوەی کەوا بوختان بە عائیشەی کچی کرا خوای لێ ڕازی بیتن کە خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کچی بی بوختانی پێکرا ئیتر یەک لەو کەسانی کەوا بوختانەکەی دەهینا و باسی دەکرد لە ناو خەڵکی میستەح بوو میستەح کەسێک بوو خزمی ئەبوو بەکر بوو خوای لێ ڕازی بی بەعەدەل یارمەتی دەدا وەکو بڵێ مانگانەی لێ بڕی بۆ ئیتر پاش ئەوەی کەوا ئەو حاڵەتە ڕوویدا ئەبوبەکر خوای ڕازی سوێندی خوای کوازارش کە یارمەتی نادا ئیتر خوای گەورە دەفەرمێ سوێند مەخۆن لەسەر شتێک کەوا ئەو سوێن خواردنە ببتە مانع لە بۆ چاکەکردن ببتە مانع لە بۆ چاکردن نەخێر شتی وا مەکەن ولا تجعل الله عرضة لأيمانكم أيمان جمع يمين سوين خواردنا وتسوين خواردن بالله مكان مانعك أن تبروا وتتقوا وتصلحوا بين الناس ببتماي أو كوا مانع بي سوين خواردن لحالتك توربوي ببتمانع لبو كوا بر والتقوى وإصلاح بكي بر وتتساك كردن تقوى لو حالتي ما دام لقلب الرياضات خو باراستن لخرافة إصلاح بين الناس تساك كردنو أشكرنوي بيني مسلمانان كوا أويش بشيك لا بر والتقوى بلان لبر قرنجيكي خواي يقول بتايبت باسي كردي كبراستي زور مهمة دميني بتايبتي كسك
محاولەی چاکەکردن و یاخود ئیسلاح دەکە لە بین دوو کەس لەو بینەی کەسێک لەوانەیە ئیتهام کە بە شتێکی خراپ لەوانەیە بە خراپە بەسەریدا بچێتەوە لەبەرەوەی ئەو دوو کەسە ئیهەن دێنین ئەو کابرای سون دەخوا لە بۆ نمونە دەیە قەت ئەم جارکە ئیسلاح ناکە خوای گەورە دەفەرمێ وا مەکەن سوێند مەخۆن لەسەر ئەوەی کەوا سوێند خواردنەکەتان ببتە مانعێک لە بۆ چاکەکردن و خۆپاراستن لە خراپە و ئیسلاحکردن لە بینی خەڵکی والله سميع عليم خوای گەورە سميع هەموو شتێک دەبیستی علیمە ئاگادارە بە هەموو نیەتەکان ئیتر وەکو لە چەند حەدیثێک پێ صلی الله علیه وسلم هاتیە لە حەدیثێکەوە ئیمام بوخاری مسلم ئیمام محەممەد ڕایەتی کرد دەفەرمی کە زەهدەمی جورمی دەجێڕتەوە دەفەرمی پێ صلی الله علیه وسلم فەرمووی والله وإني والله إن شاء الله لا أحلف على يمين ثم أرى خيرا منها إلا كفرت عن يميني وأتيت الذي هو خير دەفەرمی پێ والله إن شاء الله ئەمن سوێندم لەسەر هەر شتێک خوارد بی بەڵام پاشانەوە بە دیار کەتبی کەوا شتێشکە باشترە لەو حاڵەتەی کەم سوێندم لەسەر من سوێندم خوارد لەسەر فڵانە شت نەیکەم بەڵام دواتر لۆم بە دیارکردنەکەی باشترە إلا كفرت عنهم كفارتي أو سوێندەم دەدەم وأتيت الذي هو خير ئیتر كفارتي الدم شتە چاکە دەکەم لە حەدیثێکە کەوا ئیمام مسلم ڕات کرد ئەبی هورەیرە دەجێڕێت خوای ڕازی بی دەفەرمی پێ صلی الله فەرمووی من حلف على يمين هەر کەسێک سوێندی خوا لەسەر شتێک فرأى غيرها خيرا منها دیتی بەڵام غيري ئەو شتێکە ئەو سوێندە سەر خوارد چاکترە فليأتي الذي هو خير با ئەو شتە بکە کەوا چاکترە وليكفر عن يمين با کەفارەتی سوێندەکەی بدا ئیتر کەفارەتی سوێندیش دیارە معلومە لەسەر ئەوەی کە هەر کەسێک سوێندی خوارە سەر شتێک بەڵام دوای پەشیمان بووە کەفارەتەکەی وەکو لە سوورەتی ئەلمائیدە خوای گەورە باسی کردە کەوا دە فەقیر نان بدا یان پۆشاچیان لێ بکە خواردنێکی مام ناوەندی کەوا بخۆی دەیخوا یان ئەوە تا ئەگەر توانای نەبوو 3 ڕۆژان بە ڕۆژی دەبی 3 ڕۆژان بە ڕۆژی دەبیتن کە بە متەفەریقە شەرنی ئیلا لەسەر یەک بی کەواتە ئەو ئاتە باز لەوەی دەکات ئەگەر کەسێک سوێندی لەسەر شتێک خوارد بەڵام دواتر لە بۆی بە دیارکەت سوێندەکەی بشتێنی باشترە و شتە چاکەکە بکە باشترە بە تایبەتی لە بیر و تەقوا و ئیسلاح ئەوە با سوێندەکەی وەک پێ دەفەرمی با بشتێنیتن کەفارەتی بدا و شتە چاکە بکاتن هەندێک لە زانان دەفەرمون ئاتە زیاتر لە بۆ ئەوەشە کەوا زۆر سوێند خواردن ئەسڵەن باش نییە لەبەرەوەی وەک خوای گەورە لە سوورەتی ئەلمائیدە دەفەرمێ واحفظوا ئەیمانەکم هەوڵ بدەن ئەیمان بپارێزن بەڕاستی وەکو ئیمام شافعی رحمەتی خوای دەفەرموو ئەمن بەڕاست و بەدرۆ قەت سوێندم بەخوا نەخواردیە سبحانه وتعالى ئیتر ئەگەر سوێندیش لەسەر شتێک خوارد دیتر غەیری ئەو حاڵەتە باشترە ئەوە کەفارەتی بدە و بەردەوامە بە لەسەر سوێندەکە وەکو لە ئاەتەکەدا خوای گەورە باسی کردیە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون